کە سوکاری ئارام یەکێک لەو دوو گەنجەی کە لەلایەن ژمارەیەک چەکدارەوە ڕفێنران بەنێو دۆڵ و نشێوی جەبەلبۆر و بەرزایەکانی ڕۆژهەڵاتی کەرکووک بەدوای چارەنووسی کوڕەکەیانەوەن. لەگەڵ ئارامدا گەنجێکی دیکە هەبوو بە ناوی عەلی کاکە عەبدوڵڵا، بەرەبەیان تەرمەکەی هەر لەم ناوچەیە دۆزرایەوە. لەبەرەوەی سنوورەکە لە بۆشایی ئەمنیدایە، هیچ هێزێکی ئەمنی لەگەڵم خەڵکەدا نین. دەنگانەوە ئەو تەلەبیانەوە شەش مەرکەز و شورتە و هیچ کەس نهاتە پشتینە ئەوە تا بەسەوە تا براکانێتی و مزاکانێتی و کەس نییە نەوەڵای حکومەت حکومەتی چی ئاتە بە کاسبی بچێ بۆ دێ ئۆڵاش. براکانی و کەسوکاری گومان دەکەن ڕفێنەری ئارام چەکداری داعش بووبن. پێشتر جموجۆڵیان لەم دۆڵ و نشێوانە بەدی کراون، بۆیە هەر لە دەوری ئەم ناوچەیە دەگەڕێن کە تەرمی عەلی لێ دۆزرایەوە. ئێمە لە دوێنێەوە تا سواری باریش لەگەڵیان نەبووینە تا ئێستا براکەی خۆمان نادۆزین. ئەنی بێ هێز ئەمنەکانشمان و تۆ بەڕاستی لەگەڵمان نهاتنە. براکەی من زۆر لەگەڵ کەعەلیە دۆز بووە، بە تایبەت دایمە بە یەکەوە منە دڵنیای لەگەڵەوە بووە. پرسەی عەلی کاکە عەبدوڵڵایە کە لەگەڵ ئارامدا کەوتبوونە بۆسەی چەکدارەکانەوە. عومەر برای عەلیە و لەگەڵیاندا بوو کاتێک براکەی و هاوڕێکەی چوونە بەدەم ڕووناچیەکی ئۆتۆمبیلەوە و دواتر دیار نەماون تا ئەوەی تەرمی عەلی بەسەر بڕاوی و شێوەنراوی دۆزرایەوە. ئەمەنە دۆست و ئەغبابی خۆشەویستی هەیە. سارێ نێزگەی کیلۆمەتریە لێمان دوور بوو، سێ کەڕ لایەتەکەی کوژاوە هەڵە بوو. ئارامی میوەگزام و عەلی برام ڕۆشتن بۆ پیری ئەوتیان ئەڕووی جاگە عاتڵی بۆ چاکیان شتێ بۆ تەلەفۆنەکەیان بێن ڕای کێشنیان گوناحە لەو هەڵەتای بۆ گیر بووە کە ڕۆیشتن نهاتنەوە. ڕۆشتم بۆ شوێن و ڕوودا و شتانەی هیچم نەبینی، هاتم بگەڕێم وتم بەخوا 2 ملەیترە ڕۆم خۆ چییە چەکمان پێ و ڕۆشتم لە ملەی دووەم داوبیانە ئەرزایە چایان بەستبووەوە، دەستیان بەستبووەوە، قاچیان بەستبووەوە، بە شێوەیە سەریان بڕوی وەڵڵاهی کەس ناتوانێت بەحسی. عەلی کاکە عەبدوڵڵا پێشمەرگەیە و لەدایکبووی ساڵی 1983 و خێزاندارە. ئارام هادی ڕەشید کە بێسەر و شوێنە لەدایکبووی 1970 و پیشەی کاسبە. بە گوتەی کە سوکارەکانیان لە گوند و سنووری خۆیان بوونە کاتێک کەوتونەتە بۆسێ ئەو چەکدارانەوە. بەپێی سەرچاو ئەمنیەکان و گوتەی هەندێک لە شایەت حاڵەکان شەوی ڕابردوو ئەو ژمارە چەکدارەی دوو گەنجە کوردەکەیان ڕفاندووە کە یەکێکیان تەرمەکەی دۆزرایەوە. هەر لەم شوێنە بۆسەیان بۆ ڕێڕەوانی ئەم ڕێگایە داناوە. ئەم شوێنە گەرچی زۆر نزیکە لە سەنتەری شاری کەرکووکەوە، بەڵام نەسەنگەری هێز عێراقیەکان و نەسەنگەری پێشمەرگەی لێ نییە، تا ڕادەیەک بووەتە بۆشایی ئەمنی نێوانە و دوو هێزە. هەردی محەممەد ڕووداو، گوندی جەبەلبۆر لە پارێزگای کەرکووک.